ئەو سەرۆکەی تاقوتەنیا بەرامبەر ئیخوان مسلمین وەستایەوە و بەبێ بینینی هیچ شەڕێک لە سەرەتادا بووە بەڕێوەبەری هەواڵگری و ئاسایشی وڵاتەکەی خستە ژێر دەستی خۆی. دواتر بۆ سەرکردایەتیکردنی وڵاتێکی 111 ملیۆن کەسی. عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر دۆڵی پاشاکان. لە وەڵامی کچە گەنجێکی کورد لەبارەی ململانیەکان، کەمینەکان، ڕق و کینە لە جیهان و مافەکانی مرۆڤ بە تایبەتی دانەنان بە ئایندەی کووردا، عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر ڕایگەیاند ئەوەی لە ماوەی 7 بۆ 8 ساڵی ڕابردوو ڕوویداوە کە دابەشبوونی دەوڵەتی کوردی بووە و دیفاکتۆیەکان لە تورکیا، سووریا، عێراق و ئێران و شوێنی دیکە سەپاندووە ئازار بەخشە. بەڵام ئەوە بەراورد دەکەم با پشتبەستن بە کار و ئاشتی کەس ناتوانێت ناسنامەت لێ ببات بە بەڵگەی ئەوەی لەگەڵ هەموو ئەوانەی ڕوویان داوە ئێستا تۆ قسەمان بۆ دەکەیت. عەبدولفەتاح سیسی دەڵێت هیچ کەس ناتوانێت ناسنامەی کورد بسڕێتەوە و زمان و دابوونەریت و ڕۆشنبیری کوردان ماوە و هەیە. سەرەڕای ئەو دابەشبوونەی کراوە، بەڵام ماوەی 6 ساڵە شەڕ و پێکدادان هەبووە کە توانا و دەرامەتی گەلی کوردی بەهەدەر داوە. ئەوە بەهایەکە لە کیس کوردراوە. پێویستە ئەو هەوڵانە بدرێن لە بواری بنیاتنانی تواناکان و لێهاتوویی خوێندن، تەندروستی و پەرەپێدان. عەبدولفەتاح سیسی لە 19 تشرینی دووەمی ساڵی 1954 لە قاهیرە لەدایک بووە. ئەفسەرێکی سەربازی میسریە و لە مانگی تەمووزی 2013 بووە سەرکردەی دیفاکتۆی میسر. دوایەوەی سوپای وڵاتەکەی محەممەد مورسی سەرۆک کۆماری لە پۆستەکەی دوورخستەوە، سیسی لە مانگی ئایاری 2014 بە سەرۆک کۆماری هەڵبژێردرا و لە مانگی ئازاری 2018 بۆ خولی دووەم هەڵبژێردرایەوە. سیسی لە ساڵی 1970 لە ئەکادیمیای سەربازی میسر دەرچووە. دواتر لە هێزی پیادە خزمەتێکی زۆری کردووە. وەک ئەفسەرانی دیکەی میسری نەوەی خۆی هەرگیز شەڕی نەبینیوە، بەڵام لە ڕێگەی ڕیزەکانەوە پێشڕەوی کرد بۆ ئەوەی فەرماندەیی فیرقەیەکی پیادەی میکانیزکراو بکات و دواتر وەک فەرماندەی ناوچەی سەربازی باکووری میسر کاری کردووە. ساڵی 2010 لە پۆستی بەڕێوەبەری هەواڵگری سەربازی دامەزرا. سیسی لە ساڵی 2022 لە کۆنفرانسی گۆڕانی کەشوهەوا جیاواز لە تێڕوانینەکانی دیکەی هەستایەوە و وتی ئەسارەی زەوی بۆتە شوێنێک کە مرۆڤایەتی بە بەردەوامی مەینەتی تیادا دەبینێت، کات لەدەست نامێنێت و جیهان لە کۆتایی چەند ساڵێکی زۆر گرنگ نزیک بووەتەوە کە دەبێت سوود لەو کاتەی کەماوە وەربگیرێت و شەڕەکە بەو شێوەیە یەکلایی بکرێتەوە کە هەموو وڵاتانی جیهان پێکەوە براوە بن. سیسی لە هاوینی 2013دا ناوەندی سیاسەتی میسری گرتە دەست دوای ئەوەی بزوتنەوەیەکی ناڕەزایەتی بە ناوی تەمەڕود واتە یاخیبوون سەری هەڵدا و داوای لابردنی مورسیان کرد. ئەگەر لە ڕێگەی هەڵبژاردنێکی پێشوەختەشەوە بێت ئەم کارە بکرێت. لاسی حوزەیران خۆپشاندانەکان دژی مورسی گەیشت بووە قەبارە و چڕیەک کە لە دوای لابردنی مبارەک لە شوباتی 2011 نەبینرابوو. بەشێک لە خۆپشاندەران دروشمیان بۆ سیسی دەگوت کە بە هەمان شێوەی مورسی لە پۆستەکەی دووری بخاتەوە. لە یەکی تەمووزدا سیسی پەیامێکی توندی بۆ مورسی نارد کە لە ماوەی 48 کات ژمێردا قەیرانەکە چارەسەر بکات. مورسی هەندێک دانووسانی پێشکەش کرد، بەڵام ئامادە نەبوو دەست لە کار بکێشێتەوە یان ڕازی بێت بە هەڵبژاردنی پێشوەختە. بۆیە لە 3 تەمووزدا سوپای ئەمریکا لە پۆستەکەی دووری خستەوە و
دەست بەسەری کرد. Declare before the court the early presidential election where the justice of the Constitutional Court will run the state's affairs during the interim. هەرچەندەم دەستێوەردانە بەدڵی لایەنگرەکانی مورسی و ئیخوان موسلیمەکان نەبوو، ئیدانەی زۆری دۆخەکە و سیسیان کردو، دەیانوت سیسی تۆمەتبارە بە هەڵوەشانەوەی دیموکراسی و لابردنی سەرۆک، بەڵام سیسی بەردەوام بوو لەسەرەوەی کە دەیکوت سەربازان تەنها پشتگیری ئیرادەی گەلیان کردووە و هیچ شێکی تایبەت نەبووە. ئەمە شێندەیتر ئیخوان موسلیمینەکانی تووڕە کرد و لە تەواوی وڵاتدا ناڕەزایی و خۆپشاندانیان ئەنجامدا. بەشێکی زۆر لە وڵاتانەی نزیکین لە بیرروڕاکانی ئیخوان موسلیمین ئەوانیش ناڕەزاییان دەربڕی و وەک هێزێکی تووڕە دژی عەبدولفەتاح سیسی مانەوە. عەبدولفەتاح سیسی سەرۆکە بە استراتیژ و لێزانەکە هێشتا سەرۆکی میسرە و بۆ سێیەم جار هەڵبژێردراوەتەوە و پێناچێت بە ئاسانی دەستبەرداری پۆستی سەرۆکی وڵاتی خاوەن نیل و دۆڵی پادشاکان بێت.